ئێمە نەخۆش دەکەوین و کەسیشمان نەخۆش دەکەوێت بەس خوا نەخۆش سەردانیکردنی نەخۆش عیبادەتە تخوا پۆزی پێوە لێمەدەن ئێستا لای فڵان کەسی خزم کە نەخۆشە ئەمە چی ئێستا لای باوک و دایکی خۆشەویستم دایک و باوک سەردانی کە عیبادەتە عیبادەت وەک وای بڵێ ئێستا لە ناو نیوەژان سەیرم کردن فەرقی نییە ئەوە عیبادەتە مش عیبادەتە پێویست ناکە ئینسان دوو لە ڕێبەرەستان خۆی فشکاتەوە سەردانی نەخۆشێکت کردووە دوعای خێر جیاوازە بڵێ فڵان کەس نەخۆشە دوعای خێری بکەم بەڵام ڕسمەکەی خۆت بۆ دەرەخی یعنی من سەردانیم کردووە ئاگادار بناهان چەندێ موهیمم سەردانی نەخۆشم کردووە دڵنیا بە خێر دەست ناکەوێ مادەم خۆت ڕسمەکە بگری خۆتی پێفشکەیتەوە دوو لە ڕێبەڕێستان پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا ئەفەرمێ هەر کەسێک سەردانی مسلمانێک بکات نەخۆش بێ ئەگەر تاقی بەیانی بێ هەتا نزیک نیوەڕۆ تاق بەیانیە هەتاکو ئێوارە هەتا بانگی مەغریب 7,000 مەلایکە دوعای خێر بۆکە 7,000 مەلایکە دوعات بۆ ئەکەن خوا لێت خۆش بێ خوا ڕەحمت لێ بکە خوا لە کێشە و بەڵاو لە نەخۆشی و لە هەموو دەرد و بەڵایەک بە دوورت کە ئەمە خێرە زۆر گەورەیە بۆیە پێویست ناکە سێڵفی لەگەڵا بێت بۆ خوا بچۆ با کەس نەزانێ خەڵکی ڕسمی گرتی تۆ دەسەڵاتت نییە بەڵام تۆ خۆت ئەم شتە مەکە فەڵان کەس ڕسمێک مام گرە بابزان سەردانی نەخۆشەکەمان کردووە ئەمە قیمەتی نییە بۆ خوا نییە و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر تاقی ئێوارە سەردانی نەخۆشی بکەی ئیتر لە دوای نیوەڕۆ ئێوارەی پێوترێ شەویش بێ بە هەمان شێوە هەتا بەیانی 7,000 مەلایکە دوعای خێر بۆکە 7,000 مەلایکە دوعات بۆ دەکەن خوای گەورە تەرخانی کردووە مادەم تۆ سەردانی نەخۆشێکت کرد لەبەر خاتری خوا نەک بۆ ناو دەرکردن بۆ خوا ئیلا 7,000 مەلایکە تەرخان ئەکرێ لەیانی خوای گەورە فەرمان دەکرێ ئەم 7,000 مەلایکە ئیشی ئێوە ئەوەیە لە بەیانیەوە هەتا ئێوارە یا لە مەغریبەوە هەتا بەیانی دوعای خێر بۆ فڵان کەس کرد ئەمە پێویستمان پێی نییە بۆیە سەردانی نەخۆشەکەی لەبەر خاتری خوا بڕۆ نەک بۆی خەڵکی پێت بزانێ من لە فەیسبوک هاتۆ ناناسم چی پێویستە کابزانم شتە لەوەلای نەخۆش هیچ زەڕوور نییە بۆ خوا بیکە و بینێرە بۆ قیامەتت 7,000 مەلایکە دوعای خێر بۆکە